باشترین نوێژی ئافرەت ئەو نوێژەیە کەوا لە ماڵەوە بیکات. یعنی بۆ نمونە ئەگەر نوێژێک لە مزگەوت بیکات بە جەماعەت، ئەمە ئافرەت دەڵێن، و نوێژێکیش لە ماڵەوە بە تەنیا بیکات، کامیان خێری زۆرترە؟ حتما ئەو نوێژەی کەوا لە ماڵەوە ئەیکات. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی من نییە، باشترین نوێژی ئافرەت ئەو نوێژەیە لە ماڵەوە بیکات، خێرەکەی زۆرترە نەک لە مزگەوت بیکات. مزگەوت فەرزە پیاو بووی بچێت، باشە فەرزە پیاو بووی بچێت. ئەو پاداشە گەورەی کەوا لە فەرمودەکانە باس کراوە ئەوانە هەمووی باسی فەزلی نوێژەکە بۆ پیاوان، بەڵام باشترین نوێژ کە سەوابێکی زۆری لەسەر وەرگرێ، ئەجر و پاداشێکی زۆری لەسەر وەرگرێ، ئەو نوێژەی کە لە ماڵەوە بیکات. من ئیمڕۆ دوای نوێژەکە، باشە دوای نوێژەکە گەنجێک هاتووتی مامۆساییان، ینی تۆ تەسەوورەکەی ناو مزگەوتەکە پڕێتی لە ئافرەتی پانتۆڵ لە پێ، پڕێتی لە ئافرەتی پانتۆڵ لە پێ، ینی وەکو چی لێ هاتووە نازانم بەڕاستی. ئافرەت دێ بەڕاستی زۆربەی، من باسی ئەم شارەکەم، ینی زۆربەیان ئادابی مزگەوتەکە ناپارێزن، حرمەت لە مزگەوتەکە ناگرن. پانتۆڵێکی کردو جەنابی لە سیارەکە دێتە دەرەوە و جلێکی نوێژە داتە سەریا و ئەڕاتە ژوورەوە. باشە ئەم هەموو کۆمەڵێ میکیاج و خۆڕازانە و خۆبادان و خۆ عەرزکردن ئەوە لە مزگەوتان نییە. ئینسان هاتە مزگەوتەوە بێ زەلیل بێ بۆ خوا، ئەبێ خاڵی عن ملکەچانە بەرامبەر بەخوا بۆ ئەسێ سوبحانە وتعالە. باجی لێوی لێ سوور کردووە و میکیاجی کردووە و جلێ تەسکی کردووەتە بەری و هاتووە بۆ مزگەوت. مزگەوت حرمەتی خۆی هەیە، یعنی ناکرێت ئاوا بێ حرمەتی بەرامبەر بکرێت. بۆیە ئافرەت با لە ماڵەوە نوێژکا، بۆچی ڕوا بۆ مزگەوت؟ ئەوە نەسی فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم فەرمێت باشترین نوێژی ئافرەت ئەو نوێژەی لە ماڵەوە بیکات.